کاملە بەخێربێن سەرچاومان خۆشحاڵین کە ئەمڕۆ بن بە سەرنشینی پاسی هەڵبژاردن دیارە لەگەڵ ئێوەش بەڵام سەرەتایەوە سەرەکەون دوای ئێوە لە یەکێک لە مۆقفی پاسەکانی هەولێر هەردوو کاندیدەکە کە ئەمڕۆ میوانن لەگەڵمان هەڵیانەگرینێکیان کاندیدی هاوپەیمانی سەردەمە واوی دیکەش کاندیدی پارتیە پارتی دیموکراتی کوردستان بێگومان ئێوە حزورتان زۆر گرنگە لە بەرنامەکە بۆی بەرنامەکە جوانتر و ڕێکپێکتر بکەن و ئەو پرسیارانە بکەن کە ئەتانەوێ وەڵامی بۆ وەرگرنەوە. من بە تەنها پێشکەشکاری ئەم بەرنامەیە نیم، ئێوە هەر هەمووتان پێشکەشکاری بەرنامەکەن. دیارە مەرجنیە لە سەرەتای بەرنامەکە هەموو پرسیارەکانتان بکەن، چونکە ئێمە یەکێ لە بڕگەکانەوەیە چین لە چایخانەیەک قاوەخانەیەک چایە قاوەیەک ئاوێکی سار دەخۆینەوە. لەوێ ئەگەر پرسیاری دیکەتان هەبوو دوای ئەوەی گوێتان لێیان ئەبێت حتمما لەوێ شەتوانن پرسیاری خۆتان بکەن. ئەگەر ئێوە ئامادەن با بەرەو پاسەکە بچۆڵێن. فەرموو. بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت، خۆشحاڵین لە پاسی هەڵبژاردن جارێکی تر بە ئێوە ئاگەینەوە. ئەمڕۆ لە ناو پاسەکەمان کۆمەڵێک میوانی جیاوازمان هەیە لە کاندید و لەو میوانانەشی کە لەگەڵ من بەرنامەکە پێشکەشەکەن و پرسیار ئەکەن. من ئەمڕۆ میوانداری دوو کاندیدی ئەزیز و بەڕێزم کردووە لە دەستە ڕاستم بەڕێز دکتۆر کەمال سعدی کاندیدی هاوپەیمانی سەردەم کە دواتر جەنابی دکتۆر قسەی لەسەرەکە لە نێوان حزبی سۆشیالیست و یەکێتی نەتەوەی و حزبی کرێکاران و ڕەنجدەران ئەم هاوپەیمانێتیە دروست کراوە. هەروەها مامۆستا زانە مەلا خالید ونکەیی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان. بەڵام بەر لەوەی دەست بە پرسیارەکانمان بکەین و باسوخواسی ناو پاسەکە گەرم بێ با بزانین ئەم دوو کاندیدەی ئەم شەو لە ناو پاسی هەڵبژاردن ئێوە ئەیان بینن کێن لە ڕێگەی پرۆفایلەکانیانەوە. فەرموو. زانە مەلا خالید لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە. هەڵگری بڕوانامەی بەکالێریۆسە لە تەندروستی گشتی. لە ساڵی 2012 تا ئێستا بەرپرسی ناوچەی فەرمانبەرانی پارتی دیموکراتی کوردستان بووە. لە نێوان ساڵانی 1999 تا 2004 کادری پێشکەوتوو یەکێتی قوتابیانی کوردستان بووە. لە نێوان ساڵانی 2004 تا 2009 مامۆستا بووە لە پەیمانگای پزیشکی هەولێر. لە 2009 تا 2011 سەرۆکی سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان لقی هەولێر بووە. لە 2011-2012 جێگری نەقیبی گشتی سندیکای کارمەندانی تەندروستی کوردستان بووە. زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دەزانێت. دکتۆر کەمال سعدی مستەفا لە ساڵی 1956 لە هەولێر لەدایک بووە. پسپۆرە لە یاسای نێودەوڵەتی و یاسای دەستوری. لە نێوان ساڵانی 2005-2007 سەرۆکی بەشی یاسا بووە لە زانکۆی سەلاحەدین. لە ساڵی 2006 تا 2008 ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیاری زانکۆی سەلاحەدین بووە. ڕاگری کۆلێژی پەروەردە بۆ زانستە مرۆڤایەتیەکان بووە لە نێوان ساڵانی 2008-2010. خاوەنی چەندین کتێبە سەبارەت بە یاسا بە زمانەکانی کوردی و عەرەبی. دکتۆر با لە جەنابتانەوە دەست پێ بکەین. یعنی هاوپەیمانی سەردەم زیاتر بۆ بینەرانی ڕوونکەرەوە ئەم هاوپەیمانیەتیە لە ڕووی کەسایەتی معنەویەوە کێیە و لە پێناو چیا دروست بووە؟ لە حقیقەتدا ئەو هەڵپەیمانیە لە مابەینی سێ حزبی سیاسی دروست بووە. حزبی سۆشیالیستی دیموکراتی کوردستان هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا، هەروەها یەکێتی کرێکاران و کرێکاران و ڕەنجدەران و هەروەها یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان. لە حقیقەتدا ئەو لیستە ئەوانەی کە ئێمە تیایدا کۆبووینەوە هەر هەمومان بە ئینتیمای حزبی نەچوونێتە ناو ئەو لیستە. من بەش بە حاڵی خۆم بۆن وەکو بێلایەنێک چوومەتە ناو ئەو لیستە و داواشم لێ کراوە. بەڵام هەڵبەتە ئێمە باوەڕمان بە کارنامەی لیستەکە هەیە و باوەڕمان بۆ هەیە کە لە پێناوی ئەو کارنامەی کە لیستەکە دانێەوە زائیدەن وێڕای ئەوەش هەندێک کارنامەی خۆشمان هەیە هی تایبەت کە بتوانین ئەگەر هاتوو
سەرکەوتنمان بەدەستێنا بتوانین کاری بۆ بکەین و ئیشی بۆ بکەین. ئەو لیستە لە پێناوی ئەوەدا دروست بووە کە چاکسازی بکە لە زۆربەی سنتەرە کایەکانی کۆمەلگای کوردەواری لەوانە کایی حکوومەت و پەرلەمان و هەروەها کشت و کاڵ و هەروەها قەزایی و هەروەها کارکردن لە پێناوی چەسپاندنی سەروەری یاسا و لە سەروی هەمووشیانەوە کارکردن لە پێناوی دانانی دەستورێکی مۆدێرن بۆ هەرێمی کوردستان کە دەستورێک بێ سیستمی سیاسی، سیستمی ئیداری، سیستمی قەزایی و هەروەها ماف و ئازادی تاکەکان گشتی تیادا کۆ بکاتەوە فراهەم بکە بۆ هەرێمی کوردستان. مەبەستان لە ینی دەستورێکی مۆدرن چییە؟ ئێمە لە یەکێ لە ئەڵلقەکانمان گفتوگۆیەک لەسەرەوە دروستە بێ کە ینی دەستوری هەرێمی کوردستان دەستورێک بێت لەسەر بنەماکانی ئاینی ئیسلامی و دەستورێکی ئیسلامی بێ یاخود دەستورێک بێ پشتبەستوو بێ بە بنەماکانی ئەوەی پێوتر چەمکی ئەلمانیە. واللهی ئەگەر دین دوورە لە مۆدێرنزمی بەڕاستی دین ئەوێت تەرک بکرێ بۆ خەڵکی دین، یعنی علمانیت حتى ناویشی لێنەنێ علمانیت، بەڵام دەبێت دین تێکەڵی چەمکەکانی دین تێکەڵی دەستور نەکرێ. دەستوری مۆدێرن دەستورێکی مەدەنیە شارستانیە دوور لە ئاینە. جا لێرەدا مەبەستمان لێرە دەستورێکی مۆدێرن ئەوەیە کەوا بنەماکانی لەسەر دیموکراسیەت و ڕێزگرتن لە مافی مرۆڤ دابمەزێ بەو شێوەیە. ینی ئاین و مافی مرۆڤ و دیموکراسیەت یەک ناگرنەوە نەخێر بە بۆچوونی نەک بۆچوونی من هەر حتا بۆ بۆچوونی فەیلسوفەکانیش دین لێگەڕێی تێکەڵ بە سیاست و تێکەڵ بە یاسا نەکرێ زیاتر خزمەتی دین دەکرێ. هەروەکو زانایی نمسا کلزن هازکلزل لە نەزەریەکانی خۆی تاکیدی لێ دەکاتەوە، بەعکسەوە کە تۆ هێناتە ناو قانون یەکەم تو چوارچێوەی بۆ دادنەی دوو هەمینی کایەکانی تریش هەموو ئیفساد دەکەی. باشە دەبێت زیاد بکرێتەوە. هەڵبژار دکتۆر بۆ سەردەم لەبەر ئەوەی ناومان لێناوە کە لەگەڵ ڕۆحی ئەمڕۆ گیانی ئەمڕۆ بگونجێ لەگەڵ تمۆحی خەڵکی ئێستا، یعنی زیاتر لە خزمەتی هیوا و ئاواتی گەنجەکان و نەوەی نوێ و ئەوانەدانی پێشووترەوانی لە پەرلەمان بوو نەیانتوانیوە لەگەڵ ئەمڕۆ یان لەگەڵ ئەو ڕۆدا یان لەگەڵ ئەو ڕۆژەدا یەک بگرنەوە و هاو ینی چۆن بڵێ پاڵپشتی گەنجان و بە بۆچوونی منڕێکی زۆر گەورە لە گەنج کراوە. فڕەکسیۆنەکانی تر و خولەکانی تری پەرلەمان لە خزمەتی گەنجان نەیتوانیت بکات. لەوانەیە هەندێک جم و جۆڵی سیاسی پیا بۆ گەیشتنەوە بەرلەمانیش بەرنامەشیانەوە، بەڵام بەعکسەوە بەرنمەیەک بووە کردەوەی لەگەڵ نەبووە، ینی بۆ زیاتر بۆ مزایدە بووە. بەڵێ ئمە دەمانێت بەکردەوە ئیشی بۆ بکەین. باشە بێگومان دێمە وڵاتان. دکتۆر مامۆستازانە ئەڵێت ئێمە هاتوین لیستەکەمان ناوی سەردەمە بۆ ئەوەی لەگەڵ پێداویستیەکانی ئەمڕۆی سەردەمی تاکی کووردا بگونجین، چونکە ئەوانەی پێش ئێمە وەکو قسە هەبووە بەڵام وەکو کردەوە هیچیان بۆ گەنج نەکردو. ئێوە لە پارتی وەڵامتان چییە؟ جنابتان کە کاندیدی پارتی دیموکراتی خۆی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان و جیاوازتر لەوە لە ئێستادا وەکو لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستان ئەگەر سەیری لیستی کاندیدانی پارتی بکەیت بەشی هەرە زۆری گەنجە. ئەوە خۆی لە خۆیدا وەڵامێکە بۆ ئەوەی ئێمەی پارتیەکان کە هەمیشە لە ناوەندی بڕیارداندا بیرمان لەوە کردیتەوە کە گەنج ئەو تاقە وزە سەردەمیە لە هەموو سەردەمێکدا لە ناو پارتیدا کە ئێتیمامی تایبەتی پێدراوە. معدەلی عمر لە ناو کاندیدانی پارتی 39 ساڵ و نیوە. ئەوە خۆی لە خۆیدا کێ منەورامی سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان هەر لەم بەرنامەیان بەشەی بەوەدا وتی ڕێژەی تەمەن معدەلی عمر 39 ساڵ و نیوە. ئەتانەوێت بەمە چی بڵێن چ پەیامێک بگەین؟ ئێمە لە ڕابردووشدا و لە ئێستادا و لە ئایندەشدا پارتی ئەو هێزە سیاسیە بووە کە هەمیشە توانە وزەی گەنجانی تێدا بەرجەستە کراوە و هەمیشە گەنج و لاوانی ئێمە لە ناوەندی بڕیاردان و لە دەور لەو کایە بڕیاردانەکان و کایە سیاسەکانی ناو ئۆرگانەکانی پارتیدا ڕۆلی کارایان هەبووە. ئێمەی کادیرانی پارتی بەر لەوەی کاندیدی پارتی بین ئێمە کادیری پارتین. من لە تەمەنێکدا دەوری مەسئولیتم لە ناو پارتی دیموکراتی کوردستاندا وەرگرتووە. من تەمەنم 16 ساڵ بوو بە پەیڕەوی ناوخۆی یەکێتی قوتابیانی کوردستان دوای تەواوکردنی خولی پێگەیاندنی کادیرانی یەکێتی قوتابیانی کوردستان پلەی کادیرم وەرگرت. لە تەمەنی 18 ساڵیدا پلەی بەرپرسی لیژنەی ناوچەی قوتابیانم وەرگرت و لە کایەکانی تری کای حیزبیدا من لە ئێستادا
تەمەنی من لە دایکبووی ساڵی 1970 7 ساڵە بەرپرسی لیژنەی ناوچەی پارتیم بۆیە ئەمە من لە خۆمدا ئەوە دەبینم و لە هەواڵانی ترشم لە ناو پلە بەرپرسیارەتەکانی پارتیدا لە ئاستی سەرکردایەتی لە ئاستی مەکتەب سیاسی لە ینی وەکو گەنج لە ناو کای حزبایەتیدا و ئێستش کە کاندیدن و ئەگەر ببن بە پەرلەمانتار پێت وایە گوێتان لێ بگیرێت یا تەنها وەکو فەیس بەکارەهێنرێن بۆی بوو ترێت لیستەکەمان گەنجی تایە. ئێمە هەمیشە لە ناوەندی بڕیارداندا گوێمان لێگیراوە و بڕیار بەدەست بووین لە ناوەندی بڕیارداندا وەکو گەنجان لە ناو ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئەگەر تەمەشای قاعیدەی جەماوەری پارتی بکەین دەبینن لە لێرە و لەوێ نەک لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بەڵام قاعیدەی جەماوەری پارتی هەمیشە قاعیدەیەکی تازەیە. ئەو قاعیدەیە کە لە ناو گەنجاندا لە ناو لاواندا لە ناو قوتابیان لە ناو ئافرەتان لە هەموو توێژە جیاجیەکان و ئاستی تەمەندا قاعیدەیەکی فراوان و تۆکمەی پارتایەتی بە بۆیە ئێمە پێمان وایە وەکو پارتی دیموکراتی کوردستان زۆر زیاتر لە هێز و لایەنە سیاسەکانی دیکە لە هەرێمی کوردستاندا دەتوانین نوێنەرایەتی گەنجان و لاوانی لایەنەکانی دیکەش بەبێ ناوێنان ئەوانی شەڵێن ئێمە گەنجین خوێنی گەنجمانتیایە گەنجمان هێناوەتە پێشەوە پێتان وایە ئێوە گەنجترن لەوان ئێمە لە ڕووی گرنگیدان بە گەنجەوە مەبەستم نەک لە ڕووی تەمەنەوە. ئێمە ئەگەر ئەو کاتە لایەنێکی سیاسی دەتوانێت نوێنەرایەتی گەنج بکات کە بایەخی بە گەنجدا و گرنگی بە گەنجدا لە کایە ئیداریەکان و سیاسیەکانی خۆیدا ئێمە وەکو حیزبێکی سیاسی خاوەن خەبات کە کار دەکەین بۆ ئەوەی لە دەسەڵات و حکومڕانیت دابین ئەو کاتە ئێمە دەکرێت بڵێن بایەخمان بە گەنجدا وەکۆی ئێستاکە لە دەسەڵات و ئیدارەکردنی حکوومەتدا دەبینین زۆربەی هەرە زۆری کە ئیداریەکانیشمان گەنجان و لاوانی ئێمێن وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڕێوەی دەبن. بەڵێ سوپاس بۆ ئەوەی ئەو گەنجانەش هەر لە سەرەتای بەرنامەکەەوە بێنە ناو ینی پرسیارەکانەوە یەک دوو پرسیار وەرەگرن بێگومان دواتر دێنە وڵاتان پرسیاری دیکە وەرەگرین ناوی خۆت بڵێ پرسیارەکەت بۆ کێ. دەستخۆش من هۆگر حاڵین سابت پرسیارەکەی من سەرتا هەردوو بەڕێز دکتۆر کەمال گوتی من لە بێلایەنم و لە لوستە داواکرابووم کاکزانش کادرێکی ئەزبا کاندیدی پەرلەمانی کوردستانە هیوای سەرکەوتن بە هەردووچیان پرسیاری من ئەوەیە هەردووچیان دەتوان ئەوەی بەلایەنگران و دەنگدەرانی خۆیان بڵێن کە پەرلەمان دەبێتە شوێنێک بۆ ناوەندی بڕیار چونکە لە چوار خولی ڕابردوو کاگیادگار ئەگەر بینیبمان هیچ کاتێک پەرلەمان نەبووتە شوێنی ناوەندی بڕیار هەر بڕیارێک لە پەرلەمان دەرچوو بێت لە مەکتەب سیاسیەکان و سەرکردایەتی حیزبەکان بڕیارەکان دەرچووە. ئایا هەردوو بەڕێز گرنگی ئەوە بە خەڵک ئەدەن کە پەرلەمان بێتە شوێنی ناوەندی بڕیار لە پەرلەمان دەرچێت نەک بێتە ناو کۆبوونی سیاسیەکان. بە یەکێک لێرەش بە خاتونەکانیش بەخۆیان حازرکەن بۆ پرسیار واستان لێ ناین ئەمڕۆ بێ پرسیارتانە بێ فەرموو. زۆر سپاس ئەو کاتتان باش بەیانیتان باش دەستان خۆش بەوە بەرنامە جوانە بە خێراتنی هەردوو میوانە بە ڕێزەکانت دەکەم کاک دکتۆر و مامۆستا زانە مەلا خالیت. من ڕووی پرسیارم زیاتر دەکەم ناوتانچی بافو یاسین زاف کاک یاسین فەرموو. ڕووی پرسیارم زیاتر دەکەمە دکتۆر کەمال بەڕاستی کاک دکتۆر باسی لەوەی کرد کە دەستوری هەرێمی کوردستان دەبی دەستورێک بی ینی دوور لە دین و لە مەبادی ئەدینیەکان بی. من بە جەنابیان دەڵم ئەدی ئەو لێشاوە خەڵکەی کە باوەڕیان بە دین و بە مەبدەئیات و لەسەر کۆمەڵک ئایدیای دینی دەژین ئەو کاتە لە چێن دەرجێگای ئەوانە دەکرێتەوە. سوپاس کاکە یاسین. دکتۆر لە جەنابتانەوە دەست پێ بکەین کاک یاسین پرسیاری ئەوەی کردکە سەبارەت بە دەستور من قسەکانی دووبارە ناکەمەوە لە بەرەوەی کاتمان بۆ گەڕێتەوە. من لێرەدا مەبەستم ئەوە بووە کەوا دەبێت فەسلی دین لە حکومڕانی بکرێ لە دەوڵەت بکرێ لە دەوڵەتداری بکرێ یعنی نەک دژایەتی دین بکەین ئێمە دین لێ بگەڕین خۆیان تەنزیم دەکەن یعنی مەسەلەن بۆن مەقەت لەگەڵ ئەوە نیمە وەزارەتێکمان هەبێت لەناو حکومەتیش بە ناوی وەزارەتی ئەوقاف با نەبێ نا وەزارەتی ئەوقاف با نەبێ چونکە خۆی لە خۆیدا ئەوە هەموو دەرهاوێشتەی ئەوەیە کە تو دەیدین و دەوڵەت تێکەڵ دەکەی دەوڵەتداری تێکەڵ دەکەی یان لێرەدا نامێت دەستورێکمان هەبێت بێ بە فەوزا ئەگەر بۆن منە جێتێک نەبێت کاروباری ئاینی تەواوی ئاین و پێکاتەکان ڕێک بخات ئەو کاتە یا چاودێری بکات ئەو کاتە دەستەیەکی تایبەت بە خۆیان دەبێ دەستەکە ئیشراف لەسەر کاروباری ئاینی دەکا و لەمان کاتیشدا نابێت دەستورێک بێت لەسەر بنەماکانی ئاین و ئەوانە دامەزرابێ چون بنەماکانی ئاینی بەڕاستی هەندێک سەوابەت هەیە لە ئاینەکان بە تایبەتی ئاینی ئیسلام کە کۆمەلگایەکی موسڵمانین بەڕاستی دژوارە لەگەت چەمکانی دیموکراسیەت دژوارە لەگەت چەمچی دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئەوانە تا دوای کەواتە ئەو کاتەوانە هەموو دەبنە بەربەست لە بەردەم ئەوەی کە
ئەو دەسەڵاتەی لە هەرێم دروست دەبێت دەسەڵاتێکی مۆدێرن بێت. پرسیاری ئەوەی کرد چۆن بەڵێنی ئەوە ئەدەن کە پەرلەمان ئەم جارە ببێت بە ناوەندێکی گرنگی بڕیاردان. بەنسبەت ئێمە من نازانم بەنسبەت لیست و قوارەکانی تر بەنسبەت لیستی سەردەم من بەش بە حاڵی خۆم ئەگەر بمزانی با لەسەر ئەساسی بنەمای حزبایەتی دروست دەبێت من لەوانێ بەشدارم تێدا نەدەکرد بیرشم لێ نەدەکردەوە کە خۆم کاندید کەم. خۆشبەختانە لیستەکە لەسەر ئەساسی ئەوە دروست بووە کە دەست پێشخەر بێتن بۆ ئەوەی لێرەدا ئەو جارە دەنگ و ڕەنجی خەڵکی جیاوازی لەناو جێ ببێتەوە و ڕێک ئەو حزبە سیاسی کە تەکلیفی لە من کرد لە ناو لیستەکە یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان لەسەر ئەو بنەمایە گوتی ئێمە هیچ کەسێک لە خۆمان کاندید ناکەین جا ئێمە بەنسبەت ئەوەی پەرلەمان چۆن دەکرێت بە ناوەندی بڕیار چۆن دەکرێت کەواتە ئەوە زەمانە حتا لیستەکانی تریش گرنگ نییە کەسانی حزبین بە حەزب سیقە وتمانەیدا ئەوانە بەرنامەی بۆ دانان دەستیان کراوە بێ. من ئومێدەوارم وە گەشتبینیشم کەوای لێبێ لەبەرەوە ئێمە لە خولی ڕابردوو کۆمەلگا بە تەنانەت خودی حزب زلهێرزەکانیش زەرمەند بوون لەوەی کەوا بە هەناسەیەکی حزبیانە ئیشکرا لە ناو پەرلەمان. ئێوە پێتان باشە پەرلەمان جێگەیەک بێ بۆ یاسادانان و تەشریعی یاسای باش و پاشان چاودێریکردنی حکوومەتیان لەوێەوە هەموو بڕیارەکان بدرێت پێت وایە ئەمە یەکەگرێتەوە لەگەڵ ئەرکی پەرلەمان و پەرلەمانتاریە ڕێک ئەوەیە دەبێت پەرلەمان لە سروری دەسەڵاتی حزبەکانەوە بێ ڕێک ئەوەیە دەبێت پەرلەمان یاسادابنێ ڕێک ئەوە یاسادانێ بەڵام جێتی جێبەجێکردن حکوومەتە دەبێت کە بۆ ڕقیب لەسەر حکوومەت کەواتە حکوومەتیش لەبەرەوەی لە پەرلەمانسی قەیوەتگرتووە و دەبێت لایەن پەرلەمانیشەوە چاودێری بکرێت و تەنانەت مەحاسەبەش بکرێت. مامۆستازانە ئەو پرسیارە لە ئێوە کراکە هەروەکو خۆی ئەیگەێنم من ئەڵێ پەرلەمان چۆن بکرێ بە جێگەیە کە بڕیاری تیا بدرێت. بەڵێ خۆی ئەگەر پەرلەمان وەربگرین وەکو موسسە پەرلەمان نوێنەرایەتی گەل دەکات باش ئەگەر وەکو پەرلەمانتار وەری بگرین ئێمەمانان ئەگەر بچینە پەرلەمان ئێمە نوێنەری گەلی بەڵام شانازیە کە نوێنەرایەتی حیزبە سیاسیەکەی خۆمان دەکەین چونکە بە دەنجی حیزبە سیاسیەکەی خۆمان دەچینە پەرلەمان و لەوێشدا دەگەڕێتەوە سەر کارنامەی حیزبە سیاسیەکان ئەگەر کارنامەی حیزبەکەی من کە ئەوەی ئێستا ئێمە بانگەشەی بۆ دەکەین کە بەدڵنیاییەوە ئەوە جێبەجێ دەکەین لە پەرلەماندا شانازی پێ دەکەین ئەگەر بگەڕێینەوە ڕای حیزبەکەی خۆمان سەرکردایەتیە مەکتەبی سیاسیە چونکە ئێمە نوێنەرایەتی حیزبەکەمان دەکەین و هەمان کادا نوێنەری گەلین بەڵام لە کاتێکدا ئێمە دەتوانین ناوەندی بڕیاردان بین بە بێگومان من گرنتی ئەوە دەدەم ئەو پرسیارەی کاک هۆگر کردی من گرنتی ئەوە دەم وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان کە بەڵێ پەرلەمانی کوردستان ناوەندی بڕیاردان دەبێت چونکە ئێمە دەتوانین خۆی وەکو مەهام پەرلەمان دوو ئەرچی ئەساسی لە ئەستۆدایە یاسادانان و چاودێریکردنی حکوومەت بەڕای من وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان چەندە گرنگە ئێمە یاساکان لە پەرلەمانی کوردستان دەردەکەین زۆر زیاتر لەوە گرنگە کە چاودێرێکی کارای سەر ئەدای حکوومەت بین چونکە ئێمە زۆر جاران یاساکان دەردەکرێن بەڵام چاودێرێکی کاران باشڕێکاندا بەڵێ ئێوە باسی ئێوەتان کرد کە ئاچنە پەرلەمان جگەلەوەی کە نوێنەری گەلن هەڵبژێدراوی پارتێکی سیاسی لە ڕابردوودا زۆر جارگوێمان لێ بێت پارتە سیاسەکان یاخود پەرلەمانتارەکان ئەڵێن ئێمە لە پەرلەمان بە قسەی سەرکردایەتی سیاسی خۆمان ناکەین ئەگەر پێویستکە پێت وایە ئەمە ڕاست بێت نەخێ ڕاست نییە چونکە وا بەجێرەی پەیڕەوی هەموارکراوی پەرلەمانی کوردستان بێش پەیڕەوی هەموارکراوی ئێستای پەرلەمانی کوردستان هەر فراکسیۆنێک ئەگەر پەرلەمانتاری فراکسیۆنێک هەوڵیدا جیا ببێتەوە لە فراکسیۆنەکەی خۆی حیزبە سیاسیەکە بۆی هەیە پەرلەمانتارێکی یەدەک سەر بخات بۆ شوێنەوە پەرلەمانتارە چونکە هەر پەرلەمانتارێک دەچێتە پەرلەمان بە دەنجی قاعدە جەماوەری حیزبەکەی خۆی دەچێتوان ئەوە ڕاستگۆیی نییە لەگەڵ بێگومان ڕاستگۆیی نیە چونکە ئێمە کاندیدی لیستێکی دیاریکراین و حیزبێکی سیاسی ئەگەر ئەو خودی ئەو پەرلەمانتارە بە ڕێزە باوەڕی بە کارنامەی حیزبەکەی خۆی نییە بۆ خۆی کاندید دەکات لەسەر لیستی حیزبەکەی خۆی بۆیە ئێمە کە دەچینە پەرلەمان ئەدایەکی جوان وەکو پەرلەمانتار کە نوێنەرایەتی گەلە تەقدیمی خەڵک دەکەین بۆی لە چاوی ئێمەی پەرلەمانتاری هەر حیزبێکی سیاسیدا خەڵک حیزبەکەی مەی خۆش بێ و ئینتیمای بۆ حیزبە سیاسەکەی ئێمە سوپاس دەکەم دکتۆر بێمەوە لای ئێوە ینی زۆر جار قسە لەسەرەوە ئاکرێ کە فراکسیۆنی زۆر گەورە لە ناو پەرلەمان نەیتوانیوە ئەو بەڵێنانەی داوێتی جێبەجێ بکات ئێوە بەنیازی چەند کورسین لە پەرلەمانی کوردستان و لەوێەوە من با پرسیارەکەم بکەم
والله بەنیاز بێ ئێمە چاومان لێ ژمارێکی زۆری کورسی بەدەستێنین یعنی مەبەستم بە پێی پێدرا و معتەیات نەک حەز واللهی بە پێشبینیکردن بە پێشبینیکردن من تەسەور دەکەم لە نێوان 3 بۆ 4 کورسی باشە تەسەوری من وایە هەستەکەن ئەگەر مبالغە باشە باهر لەسەر بنچینی قسەکەی خۆتان ئەگەر 3 بۆ 4 کورسی بێن هەستەکە نەتوانن لە پەرلەمان یعنی کاریگەریدا بنێن بڵێ بەبۆتان لێ بگیرێت بڵێ بە بۆچوونی من بە زۆری نییە بە قواری زۆر گەورەتر هەبووە ینی هەنێجار نەیتوانیوە ئیمزا بۆ پرۆژه یاسایە کۆ بکاتەوە من خودی خۆم باوەڕم بەوە هەیە مناڵێکی زیخێک فڕێ دێتە ناو گۆمێک دەشڵەقێنێ حرەکەیەکی لە ناو دروست دەکا یعنی دەیگۆڕێ زالێرە یعنی بە گەورە و بە ئەوە نییە جاری وە حزبێک کورسی کەمە بەڵام تومەحی زۆرە خەونی گەورەی هەیە دەتوانێت بەرنامەی باش چاوڕوونی بخاتە بەردەم ئەندامەکە و دەتوانێت تەسیر تەنانە خودی شەخص زاریوە تەسیری دەبێت بۆ نمونە تەماشا دەکەین لە خولی یەکەم و دووەم زۆر قەیران دروست نەدەبوو زۆر شتی گەورە مالعلم کورسان بە قەیراندا تێت بڕی لە بەرۆی شەڕی ناوخۆ دروست بوو دوای شەڕی ناوخۆ ئاسەوارەکانی بەڵام کەسانی حەچیم لەوێندەرێ هەبوون بەڵام بەو دوایە تەماشا دەکەین بە عقلێتێکی هەرزەکارانە ئیشی پەرلەمانتاری کرا بۆیە تەماشا دەکەی کێشەکان لە زیاتی چارەسەر بکرێن کێشەکان قوڵ کرانەوە ئەگەر ئەزمموی 4 ساڵ 5 ساڵی ڕابردوو وەکو نمونە وەربگرین کارەکانی ناو پەرلەمان وەکو خۆتان وتان لە نێوان کەوانەیەکە هەرزەکارانە بوو من بەڵێ قەت لەگەڵ ئەوە نیمە پەرلەمان ببێتە دیوخانێک بەس بۆ تەهریزکردن و بۆ مزایدەکردن و بۆ شێواندن و بۆ دمبگلێدان بەڕاستی بوو نەمانەیانە کرد نامێ ناوی کەس بدەم من تەماشا دەکەم پرۆژەکەی بەر هەموو لایەکەوت بەڕاستی یعنی بازەکە هەموو کوردای یعنی زۆر شت هەیە بەڕاستی نابێ بە حساسیت وەری بگری یعنی یاسادانەر عادەتەن دەبێ بچێ کێشەکان چارەسەر بێمە یاسا دائیمەندێنین ئەو کێشانێکەکەن پەرلەمانی 4 ساڵی 5 ساڵی ڕابردوو لە جیاتیەوەی یاسادا بنێت و کێشەکان چارەسەر بکات یاسای دانەنا و کێشەشی دروست بە قەناعەتی من وایە ئەوان ئێمەیان بۆ ڕۆژەگەیان کە ئێستاکەت تەماشا دەکەم ئاساوەڕەکانی زۆر بە ئاکامەکانی دیارە خەڵک تووشی ئیحبات بووە خەڵک تووشی بێئومێدی بووە خەڵک وای لێ هاتووە باوەڕی بە ئینسانە شەریفەکانیش نەماوە بەڕاستی یعنی وای لێ هاتووە من بەخۆم شەرم لە خۆم دەکەم وەگە بە یەکێک بڵێم دەنگم پێ بدە لەبەرۆی لە ناو چاوەکانی دەخوێنمەوە باوەڕی بە هیچ کەسێک نەماوە بەڵە قسە لەسەر متمانە شەکەین سوپاس مەمۆستازانە بێمەوە لای تۆ ینی هەر لەو قسەیەوە ئێوە گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمانی کوردستان بوون ئەڵێ لە سایی ئەو پەرلەمانەوە خەڵک متمانەی نەماوە خەڵک بێهیوا و بێئومێد کراوە بۆچی خۆی کە ئێمە هەر وەکو پارتێکی سیاسی وام لە هەمان کاتیشدا وەکو خودی ئەو کاندیدانەی کە دەنگ کۆ دەکەنەوە بۆ پارتە سیاسەکە دەبێت لە ئاستی گەورەی دەنگ دەردابن دەنگدەرێک بۆیە دەنگ بە من دەدات بۆیە دەنگ بە لیستەکەی من دەدات بۆی لە حکومڕانیەتدا ئەدایەکی جوانم لێ ببینێ و تا سەر تا خولەکە تەواو دەکەم لە پەرلەمان و حکومڕانیەتدا بەردەوام بم بۆ دەنگم پێنادات لە نیوەی ڕێگادا داببەزێ ئێمە ئێستا لە ناو پاسێکداین کۆمەڵێک پرسمان هەیە کۆمەڵێک بابەت گفتوگۆ دەکەین ئەگەر لێرە لە نیوەی ڕێگادا من دابمەز بوو و باسەکەم تەواو نەکەم کەواتە بەرنامەکە تەواو ناکرێت بەداخەوە کۆمەڵێک لە ینی سیاسی لە هەرێمی کوردستان نەبوونە جێگای متمانەی دەنگدەرانی خۆیان ئەو شەقامەی کە دەنجی پێدان بۆ دەنجی پێنەدان کە بێن لە نیوەی ڕێگادا داببەزن ئەوەی کە لە ڕێگا بەر لەوەی بگەنە یەکێک لە وێزگەکان لە پاسەکەدا بێگومان وازە هەموو خەڵکی کوردستان دەزانێت بزوتنەوەی گۆڕان لە نیوەی ڕێگادا دابەزی کۆمەڵی ئیسلامی دابەزی یەگرتووی ئیسلامی بەداخەوە زۆر شەرمنانە دابەزی لە کۆتاکانی پێشی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عراق چونکە پێیانوا بوو دەتوانن لە کاتی بانگەشەکانی پەرلەمانی عراقدا بەدابەزینیان لەو شەمەندە فەرەی حکومڕانێتی وڵات باشە کێشە لە پاسەکە بوو یا لە سەرنشینەکانی ناو پاسەکە خۆی ئەوەی کەمایەوە تەنها سەرکەوتوانە لە حکومڕانێتدا مایەوە تەنها پارتی دیموکراتی کوردستان بوو چونکە شۆفێری پاسەکە بوون بەڵێ ئێمە کاپتنی پاسەکە بووین و بۆیە ئەو حکومڕانێتی کە ئەو مۆدلی حکومڕانێتی پارتی دیموکراتی کوردستان لە حکومڕانێتی وڵاتدا کردی مۆدلێکی سەرکەوتوو بوو ئەوەی کە لەبەر مەسئولیت ڕای نەکرد تەنها ئێمە بوون و ئەوانەی کە جەنابی کاک دکتۆریش باسی کرد ئەوەش وازەحە ئێمە وەکو پەرلەمان ئەگەر سەیری بکەن جیاوازتر لە حکومڕانیت وەکو پەرلەمان سەیری بکەن بەڵێ
هەرزەکارانە مامەڵەکرا لە ناو پەرلەمان هەمان ڕئیتان هەمان ڕئیمان هەیە وەکو پارتی دموکراتی کوردستان چونکە هاوڕای لەگەڵ دکتۆرە کە پەرلەمانی 4-5 ساڵی ڕابردوو هاوڵاتیانی بێهیوا کرد و متمانەکەشی زیاتر لەق کرد تا ئەو پلەی کە نەما متمانە وەکو پەرلەمان وەکو موسسە نا وەکو موسسە نا من هاوڕانیم وەکو موسسەی پەرلەمان ئێمە پەرلەمان ناشیرن بکەین لە بەرچاوی خەڵکە پەرلەمان وەکو مۆستەیەکی زۆر گرنگە خەڵکی کوردستان دەی بە ئومێدەوە چاو لە پەرلەمان بێت بەڵام بەداخەوە کۆمەڵێک کەس کە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکانیان دەکرد بەناو ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا هاتن ویستیان مقدساتی ئەو وڵاتەوە پیرۆزیەکان دام و دەستگاکانی ئەو وڵاتە ناشیرن بکەن لە بەرچاوی خەڵک بەڵام لە دو ئامانجدا تەنها خەڵکی کوردستان دەتوانێت ئەو سەنجی مەحەک بێت بۆ ئەوەی بزانێت ئایا کامە فراکسیۆن بوو کامە هێزی سیاسی بوو لە پەرلەمانی کوردستاندا توانی ئەدایەکی جوان تەقدیم بکە و کامە هێزی سیاسیش بوو ویستی ئەم موسسەیە تێک بدات. سپاس دەکەم ئەچمەوە لای ئەو هاوڕێیانە لەو خاتونەوە دەست پێەکەین ناوی خۆت و پرسیارەکەت بۆ کێ؟ من نام سوامە پرسیارەکەم بۆ بەڕێز کاکزانایە ژمارە 42 بەڕێزیان خۆیان لە ناوەندی تەندروستی کاریان کردووە پێمان خۆشە بزانین بەڕێزیان وەکو لیستی پارتی دیموکراتی کوردستان کە چوونە پەرلەمانەوە هیچ بەرنامەیەکیان هەیە بۆ ڕێخستنەوەی سیستەمی تەندروستی وەکو زۆرمان نەزانین ئێستا دامەزراندن نییە نەخۆشخانەکان زۆر کەمن خەڵکەکەش زیایی کردووە بیمەی تەندروستیمان نییە ئایا هیچ بەرنامەیەکیان هەیە بۆ ڕێخستنەوەی ئەوە خەڵکێکمان هەیە ئەوەندە خۆشحاڵە بە حکوومەتەکە و بە حزبەکەی بەخۆ بەخش دەوام ئەکا ئایا هیچ شتێکیان هەیە هیچ بەرنامەیەکیان هەیە سپاسیان زۆر سپاس سوام خان کەیتر پرسیاری هەبوو فەرموو من سعد کەمال پەرستار لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوە حتمما بۆ پرسیارم هەیە بە حکمیەوەی لە سلچی سەحەم تەندروستیم زیاتر پرسیارەکان ڕوو لە کاکزانایە کارنامەی پارتی و جەنابتان لەسەر ئەم بابەتانەی خوارەوە یەکێکیان بیمەی تەندروستی چیتان هەیە پارتی بۆ ئەم بیمەی تەندروستی و زیاکردنەوەی کردی گشتی و تایبەت کارنامەی پارتی لەسەر ئەم پرۆسەیە چییە و شتێکتان هەیە بۆ کارمەندانی تەندروستی وابزان بەخۆشت کارمەندی تەندروستی بووی خەدیم ئەتستان هەیە بۆ کارمەندی تەندروستی تاکو شکۆی بگەڕێتەوە لە نەخۆشخانەکان و لە بنکە تەندروستیەکان کارمەند زیاتر ئەتیمان بە پزیشکان دراوە لەبەر ئەوەی کارمەندانی تەندروستی زیاتر دەستیان ژیراوە و نایڕن دەستی واڵا بێت و لەگەڵ ئەوەی کەشتێکی زۆریان پێەوە کارنامەی پارتی ئەگەر بکرێ بۆمان ڕوون بکاتەوە لەسەر ئەو گەڕانەوەی بۆ کارمەندان سیارەکەت بۆ دکتۆر کەمالیش پەرلەمان جێگای یاسادانانە لیستی سەردەم ئەو لیستی کە جەنابتان ئێستا خۆتان لێ بەربژێر کردووە چ بەرنامەیەکی هەیە بۆ کەرتی تەندروستی هیچ بەرنامەتان هەیە بۆ کەرتی تەندروستی یاخود بۆ پارستاران زۆر سپاس لەوێ بابچێتە لای ئەو خاتونە زولفان ئەحمەد پرسیارێک بۆ کاکزانە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پێتوانی ئەرکتان قورستر بێت لە فراکسیۆنەکانی دیکە بۆ پێیکە زۆرترین ژماری کورسیەکان بەر ئێوە دەکەوێت و ئایا ئەو دڵنیاییە چۆن بە جەماوەەر دەگەێنن کە ئەو بەرپرسیارەتی هەڵدەگرن زۆر سپاس کەسی بام کاکێش پرسیارەکەی بکات حتمما جارێکی تریش دێمەوەلاتان ئەگەر پرسیارەکانتان ئاوا کورت و پوخت بن زۆر باشە بێ فەرموو زۆر سپاس من فەزلی گردیم پرسیارم بۆ دکتۆر هەیە ئێمە بینیمان لە هەڵبژارنی ڕابردوودا کەوا چەند حزبێکی نوێ دروست بوون و حزبەکان مدەیەک چی نەخایەند وەکو مامسازانە وتی لە نیوەی پاسەکە لە ڕێگادا دابەزین و لە ناوچون باشە ئێوە کۆکو حزبێکی سەردەم حزبێکی نوێ چۆن دەتوان بڕوای خەڵک بەدەست بێن ئایا تەنها بە قسەکردن یانی تەنها ئەوە دەکەین و ئەوە دەکەین بڕوای خەڵک بەدەست دەهێنرێ یان بەکردار دەستان خۆش هەر بژیت کاکە فەزلی دکتۆر با لە کۆتا پرسیاری کاکە فەزلی گردیەوە دەست پێ بکەین خۆت خاڵێکی گرنگە دووروژان وتت پەرلەمانی 4-5 ساڵی ڕابردوو هەنگاوی هەرزەکارانەی ناوە وەکو خۆت وتت و وتت زۆر ڕۆڵی سلبی هەبوو لەوەی کە متمانە نەمێنێ ئەمیشەڵێت بە لە بەرچاوگرتنی ئەم وەزعی ئێستا ئێوە چۆن متمانەی هاوڵاتیان و دەنگدەران بەدەستێنن سەرەتا سەردەم حزب نییە لیستە هاوپەیمانیەکە لە نێوان سێ حزب زالێر لە بەرنامەی ئێمە ئەوەی بەڕاستی لە گەشت بوارەکان و کایەکانی کۆمەڵ ئێمەوە بکەین لە زمانی ئەوانە حتا ئەوەی تەندروستیش دەگرێتەوە
لێرە ئێمە ڕاستە بە قوارە لەوانەیە قوارەیەکی بچووک بین لەوانەیە کورسی کەمتر بێنین لە چاو حزبەکانی تر کە لە دەسەڵاتن یان گەورە حزبیان پێ دەڵێن بەڵام خاوەنی بەرنامە و خەونی گەورەین ئێمە دەمانێت بەکردەوە لە ڕێگای ئەو لوجانانەی کە تایدا کار دەکەین ئێمە بتوانین خەون و ئاواتەکانی گشت کۆمەلگای کوردەواری لە بەرچاو بگرین نییە کە ڕۆژانە بەرکەوتنتان لەگەڵ وڵاتیان و دەنگدەرانە بێت و داوایان لەکەن دەنگتان پێ بدەن ینی چۆن قەنەعەتیان پێەکەن ئەرکمان قورس نابێ قورسێکە ئەوە دەبێت ئەگەر ئێمە بەڵێنیان پێ بدەین و لێوێن دەرێژ بەس کار بۆ خۆمان بکەینیان هەر کار بۆ ئەو بەرنمەیە نەکەین ئێمە بەڕاستی دەمانوێت ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان ئێمە بچین کاری بۆ بکەین بۆ نمونە وەکو جێگایەکی دانانی یاسادانان ئێمە بین هەموو ئەو بوارانەی کەوا پێویستی بەڕێخستنی یاساییە ئێمە یاسای بۆ دابنین هەموو ئەو شوێنانەی کە پێویستیان بە خزمەت گوزاریە یان پێویستیان بە داکۆچیکردن ئێمە دەنجی خەڵک تەمسیلی دەنجی خەڵک بکەین بزیاری دیکەش بکەین لەسەر کەرتی تەندروستی کەرتی تەندروستی کەرتێکی چۆنە بەلای ئێوەوە وا لە بەرنمەکە و بڵین پرۆگرامی خۆتانە چۆن باستان کرد کەرتی تەندروستی یەکێکە لەو کەرتانەی بەڕاستی لە خولەکانی ڕابردوو زۆر بایەخی پێنەدراوە ئێمە دەمانێت بایەخی پێ بدەین بۆنە لە ڕووی دا و دەرمان و کوالیتی دەرمان وانەکەوە گلێشی زۆری خەڵک هەیە لەسەر ئەو دا و دەرمانانەی کەوا زۆری دا و دەرمانی ساختە دێتە کوردستان و هەروەها فرامۆشکردنی ئەو کەرتە لە ڕووی کادرەکانیەوە بۆ نمونە تەمەشا دەکەینێ سا وای لێ هاتووە زۆربوونی ئەو هەموو نەخۆشخانە تایبەتیەکان هەموو بۆتە لەسەر حسابی بچووکردنەوە و فرامۆشکردنی زۆر جار گوێمان لێ بێ و لە بەدواداچوونەکانیش ئەوە دەرکەوتووە کە کواڵیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان ئێجگار جێگەیەکی هەستیارە بۆ دەرمان و زۆر بە وردی کارەکانی خۆیانەکەن تەنانەت باس لەواکرێ ئەو لا بڵێ ئەو لەزگەی لە دەرمانەکانە دەری ئەگەر کواڵیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستانی پێوە بێکەواتە هیچ وڵاتێک پێویست ناکە لێ بترسێت و توانێت بەکاری بێنێت و وەسوودیشی لێ ببینێت وڵی من چیتر لایەنی دیکە هەستەکەن کێشەی هەبێت بۆی وەڵامی بۆرگێتەوە من حتا لە ئەو لەزگەیەش بەڕاستی من بەڵگەم لا هەیە لە بەدواداچوون و لە پرۆگرامەکان ئەوەش دیسان خەلەلی تێدا هەیە سەتی سەد نییە یعنی ئەویش دیسان هەندێک دەرمانی ساختە هەندێک دەرمانی کوالیتی نزم دزەی کردو و لەزگەشی لێدراوە لەبەرچی لەبەر ئەوەی تەمەشا دەکەین لێت دزەی کردووە کەواتە بە قاچاق خاتووە و کوالیتی کۆنتترۆل هەرێمی کوردستان لێ بەرپرس نەبووە زۆر سپاس بیمەی تەندروستیش لە ئەولێتی کارەکانمانە لە پرسیارەکەی سوامخانەوە دەست پێ بکەین زۆر بە کورتی ئاماژەی بۆدا خۆتان لە ناوەندی تەندروستی کارتان کردووە ئاگاتان لە معاناتەکانە بەڵام قسەی لەسەر ڕێکخستنەوەی سیستمی تەندروستی و دامەزراندن و کەمی نەخۆشخانە و بیمەی تەندروستیش کرد وەڵامەکانت کۆفکارەوە زۆر سپاس بێگومان ئێمە لە کارنامەی لیستی 1970 پارتی دموکراتی کوردستانە سێکتەری تەندروستی بە یەکێک لە سێکتەرە گرنگەکان هەژمار دەکرێت و بە کۆمەڵێک تەوەر ئێمە دەکرێت ڕێفۆرمێکی گشتی لە سیستەمی تەندروستی هەرێمی کوردستاندا بکەین چونکە بێگومان کەم و کوڕیمان زۆرە لە سیستەمی تەندروستیدا ئەو کەم و کوڕیانە زەرمەندی یەکەم خودی نەخۆشە چونکە ئێمە وازحە ئەگەر نەخۆش نەبێت وەزارەتی تەندروستی نابێت نەخۆش نەبێت پزیشک نابێت کارمەندی تەندروستی نابێت کەواتە هەمووان هەن بۆ ئەوی نەخۆش هەیە ئەوە لە وازحیشە کە خودی نەخۆش زەرمەندترین کەسە لەو سیستەمە تەندروستیە کە ئێستادا ئێمە پەیڕەوی دەکەین بەڵام بەر لەوەی بچمە سەر کارنامەکە دەمەوێت لە نقطەی دەرماندا دەست پێ بکەمەوەی کاک دکتۆر باسی کرد من هاوڕانیم لەگەڵ ئەوەی کاک دکتۆر باسی کرد چونکە ئێمە ناکرێت خەڵکی کوردستان وا لێ بکەین کە باوەڕ و متمانەی بە دەرمانە نەبیت کە لە دەرمانخانەکان یا لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستاندا هەیە ئەمە وا دەکات ئەوەی کاک دکتۆر باسی کرد وا دەکات بەداخەوە من لە زۆر لە کەناڵی دیکەی میدیاییشدا ئەوە دەبینم کە هاوڕان نیم لەگەڵ ئەو پرسەدا وا دەکات کە زەرێکی گەورە بەر ئابووری هەرێمی کوردستان بگەێنێت وای کردو کە خەڵکێک گەگەر نەخۆش بێت لە هەرێمی کوردستاندا نەخۆشەکەی ئەوەندە سادەش بێت پێویستی بە دەرەوە نەبێت بەڵام وای کردیە کە بچیتە دەرەوە چونکە متمانەی بە دەرمان و پزیشکی هەرێمی کوردستان نامێنێت دەرمان و ئاستی پزیشکەکانمان لە ئاستی پێویستدان ئێمە پزیشکەکانمان لە ئاستی پێویستدان پزیشکی پسپۆرمان هەیە پزیشکی شارەزامان هەیە و دەرمانی باشیشمان هەیە ناکرێت هەمووی زەڕب بکرێت و هەمووی بڵێن خراپە چونکە ئێمە بەڕای ئێمە نەک دەرمانی ساختە ئێمە کاری لەسەر بکەین و نایبینین و دەرمانی ساختە هەیە بڵێن بازارێکی شێواو لە دەرماندا هەیە لە کوردستاندا ئەمە کۆنتترۆل دەکرێت نەک تەنها بە کوالیتی کۆنتترۆل ئێمە پێویستیمان بە دامەزراندنی کۆمپانیای نیشتیمانی هێنانی دەرمان هەیە
کە ئەمە یەکێکە لە کارنامەکانی پارتی دیموکراتی کوردستان لە سێکتەری تەندروستیدا پێویستیمان بە دامەزراندنی ئەو کۆمپانیایە هەیە بۆی ئەو دەرمانانەی کە داخلی کوردستان دەکرێت لە ڕێگای کۆمپانیای نیشتیمانیەوە داخل بکرێت ئەو بازاڕە شێواوەی دەرمان لە هەرێمی کوردستاندا نەمێنێت. باش ئێمە لە سێکتەری تەندروستیدا کۆمەڵێک تەوەرهەن خاڵی یەکەم مافی نەخۆش بوو، خاڵەکانی تر ئێمە دەگەڕینەوە سەر ماف و ئیمتیازاتەکان بە یەکسانی بێت لە بەشێک لە پرسیارەکانی کاک سەعددا هات کە باسی لەوە کرد شکۆی کارمەندی تەندروستی بگەڕێتەوە. ئێمە ڕوونتر بڵێین هەموو ئەو ستافی کە لە ناوەندی تەندروستیدا کار دەکەن بە پزیشک و کارمەندی تەندروستی فەرمانبەرانی کرد لە نێوان پزیشکەکان و کارمەندەکانی دیکە. ئێمە دەکرێت ئێمە خەلێلی گەورەی ئێمە لە سیستەمی تەندروستیدا ئەوەیە کە وەسپی کاری پیشەییمان نییە کە بە ئینگلیزیەکەی پێی دەڵێن جۆب دیسکریپشن کە ئێمە ئەوەمان نەبوو خودی پزیشکەکەش زەرمەندە کارمەندی تەندروستیش زەرمەندە چونکە کەسیان کاری خۆیان ناکەن ناکرێت من و جەنابەت دوو کارمەندی تەندروستی بین یەکێکمان پزیشە گەویتر کارمەند بێت لە ناو یەک ژووری دوو بە چاردا بین دەرماڵەکەی تو کە پزیشکی 100 بێت دەرماڵەکەی من 150 بێت کە کارمەندی تەندروستیم چونکە ئەو ڤایرۆسی کە دێت نازانێت تۆ پزیشکی و نازانێت من کارمەندی تەندروستیم بۆ هەردووکمان هاوشانە کەواتە دەبێت لە ڕووی ماف و ئیمتیازاتەوە هاوسەنجی هەبێت ئەمە بە یاسا ڕێک دەخرێت ئەو یاسایانەی کە ئێستا کە لە هەرێمی کوردستاندا کاری پێدەکرێت یاسای وەسفی وەزیفی کە ئێمە لە کەرتی تایبەتیشدا هەمان گرفتمان هەیە قانونی مزاوەلەی میهنەمان هەیە قانونەکەمانی ساڵی 62 ئەو قانونە دەکرێت لە پەرلەمانی کوردستاندا هەموار بکرێتەوە لە یەکێک لە خاڵەکانی دیکە ئەوەیە ئێمە لە خاڵە ئەولەویاتەکانمان دێت دەرکردنی یاسایەکە تایبەت بە بیمەی تەندروستی ئەگەر ئێمە لە کوردستاندا بیمەی تەندروستیمان هەبێت هەر وەکو تاک لەو ڕۆژەی کە لە دایک دەبێت تا ڕۆژەی کۆچی دوایی دەکات دەبێت ئەو کەسە تەمین بکرێت لە ڕووی سەحیەوە. مامۆستازانە ئێمە وردە نزیکە بینەوە لەوەی کە دابەزین چایەک بخۆینەوە بەڵام بەر لەوە ئەچمە لای تروسکەی هاوکارم لە ستۆدیۆی ناوەند تروسکە ئێمە بەنیازین چایەک بخۆینەوە تۆی لێنیت بێتۆ ناخۆش بەڵام تا ئێمە وردە دائبەزین تۆ شەتوانی بڕگەکانی خۆت لە سۆشیال میدیا پێشکەش بکەیت چی نوێ هەیە فەرمو. یادگارم کاتەت باش و ماندوو نەبن دەچن چایەکی گەرم دەخۆنەوە لە ئێستاوە نەشیجیانتان بە منیش کۆمەڵێک بابەتی گەرمم بۆ بەرنامەی ئەمجارە هەڵبژاردووە کە دەم هەوێ لەگەڵ بینەران لەگەڵم بن و بینەری بن. بۆ فەیسبوک لە بانگەشەی ئەمجاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشێک لە کاندیدەکان بەڵێنیان داوە کە موچەی پەرلەمانتاری وەرنەگرن. دیارە ئەو بەڵێنە کاردانەوەی جیاوازی زۆری لێکەوتێتەوە. لە هەژماری فەیسبوکی کوردستان 24دا پەیامنێرمان قسەی لەگەڵ کاندیدێک کردووە کە ئەو بەڵێنەی دووپات کردوێتەوە ئیدی هاوڵاتیانیش کۆمنتی جیاوازیان بۆ نووسیوە بەکاربەرێک بە ناوی ئازاد دەڵێ لەو بەڵێنانە گەڕێن بەرەوەرزی سەرمای دەچین بەرمیلێک نەوت بەسەر خەڵکدا دابش بکەن. هاوڵاتێکی دیکە بە ناوی بەڵێن دەڵێ ئەگەر لێژنە بۆ سەرفکردنی موچەکە دابنێ دەبێت پارەکەت لە لێژنەکە بدەیت. ئیتر بەم شێوەیە ئەو لێدوانە لە لاپەڕی کوردستان 24 لە فەیسبوک کاردانەوە بینەری زۆری بە دوای خۆی داهێناوە. جگە لە فەیسبوک بۆ تویتر یادگارباسی وەرنەگرتنی موچەی پەرلەمانتاری لە تویتەریشدا بەڕاستی کاردانەوەی هەبووە لەبەر ئەوەی بەشێکی زۆر لە خەڵک ئەو بەڵێنانە بە ناواقعی دەزانن کاندید دەڵێن کە بڕیاری داوە بۆ بانگەشەکردن بۆ خۆی و گەڕانەوەی متمانەی دەنگدەران بۆ نمونە کاندیدێک وێنەی پۆستەرەکەی بەم شێوەیە بێ ئەو کاندیدا دەستی لەسەر قورئان داناوە دەڵێ بەڵێنی وەرنەگرتنی موچەی پەرلەمانتاریم ڕاستە. ئیتر ئەم پۆستەرە ئەو جۆرە بانگەشەیە کاردانەوەی یەکجار زۆری لە تویتەریشدا لێکەوتێتەوە لەگەڵ ئەوەش ئاساییەکە پەرلەمانتار دۆخی ئابووری باش بێ بێگومان ئەو موچەی وەرنەگرێت چونکە نمونەی وا لە وڵاتانیشە بە بەڵام هەر ئەو بەکاربەرانە لە داهاتوودا ڕەنگە لەو بەڵێنە بپرسنەوە بۆیە دەبێت کاندیدەکان ئاگادار بن. تویتێکی دیکەم هەڵبژاردۆ یادگار ئەوشەر بانگەشەی هەڵبژاردنە لە کوردستان دیارە کوردستان کێشێکی ئازاد و کراوەی هەیە هەر بۆی ڕووداوی سەیر و سەمەرە زۆر ڕوودەدەن. لە تویتەر بەکاربەرێک بە ناوی ڕێبین دوو کاندیدی بزوتنەوەی گۆڕانی داناوە. وێنەکان لە یەک شوێن و بە یەک جلوبەرێک و بە یەک پۆزیشنەوە گیراون. بەڵام یەکێک لە کاندیدەکان لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێنەکەی داناوە دەڵێ لە هەولێرین هاوکات کاندیدەکەی دیکە لە هەژماری خۆی ئەو وێنەیە داناوە دەڵێ لە ئاکرین. ئیدی دیار نییە کامیان ڕاست دەکەن بەڕاستی یان لە یەک کاتدا لە دوو شوێن بوون ئەگەرچی وێنەکان دەڵێن کە لە یەک شوێن بوون جایان ئاکرێ بووە یان هەولێر بووە ئیدێر بخۆیان دەزان بەرحاڵەوە کاردانەوەیکی یەکجار زۆری لێکەوتێتەوە. بۆ یوتیوب ڤیددیۆیەک لەلایەن بەکاربەرانەوە بۆ هاشتەگی کوردستان دەنگ دەدای کوردستان 24 نێردراوەکە پێم خۆش بوو بینەرانیش و ئێوەش
لە بینینی بێبەش نەبن لەو ڤیددیۆیەدا دوو سەمون لە پشت وێنەیەکێک لە کاندیدەکان هەڵواسراوە ئیدی دیار نییە سەمونونەکان کاندیدەکە خۆی دایناوە بۆ ئەوەی بڵێ نانتان بۆ دابین دەکەم خەڵک بۆی داناوە کە بڵێ نانمان نییە یان نەزر و خێریان بۆ کردو دەنگ بێنێتەوە یان خۆی نەزری کردووە ببێتە پارلەمانتار هەرچۆنێک وێری هەڵواسینی ئەو دوو سەمونە لە چۆڵەوانەیەک لە پشتوێنەی کاندیدەکەەوە خوێندنەوەی زۆری لای هاوڵاتیان بۆ دەکرێت. ئەمە گەرمترین کاردانەوەکان بوو لەسەر هەڵبژاردنەکان کە بۆ پرۆگرامی ئەمڕۆی پاسی هەڵبژاردن ئامادەم کردبوو بینەرانی ئازیز دەتوانن بە هاشتەگی کوردستان دەنگ دەدات لەگەڵمان بن بەشدارتان دەکەین ئیتر بۆ ئەم جارش کۆتایی بە کۆکراوی سوسیال میدیا هات بۆیە دەگەڕێمەوە لای تۆ و میوانەکان دیازگار درێژە بە بەرنامەکەم. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێ خۆشحاڵین کە جارێکی تر لە چایخانەیەک دانیشتوین و گفتگۆکەمان بەردەوامە بکەین و چایەک شەخۆینەوە لەگەڵ لا بەڕێزان دکتۆر کەمال و مامۆستا زانا کاندیدی هاوپەیمانی سەردەم و کاندیدی پارتی دیموکراتی کوردستان. دکتۆر بەر لەوەی ڕێکۆرد دەست پێ بکەین باست لە موچە کرد ینی سیستمێکی سەپێنراوی موچە هەیە کە پاشەکەوتی موچە کراوە. پێتان وایە ئێوە لە ناو پەرلەمان بتوانن ئەمە چارەسەر بکەن بە لە بەرچاوگرتنی ئەوەش کە حکوومەتی هەرێمەڵێ لە سەرەتای 2019 لا ئەبرێت پاشەکەوتی موچە و ئەوەشی پاشەکەوت کراوە ئەگەڕێنرێتەوە. ئێمە ئاسمان باوەڕمان پێ نییە کە بە سیستەم کرابێ لەبەرەوەی بە بڕیارێکی نایاسایی کراوە لەسەر بنەمایەکی یاسایی نەکراوە تاوەکو بڵین سیستەم کەواتە لێرە لە زروفێکی پاشاگەردانی کراوە هیچ بنەمایەکی قانونی نیە بۆیە لە ئەولێتی کارەکانمانە و دەبێمە لەو خاڵەوە دەست پێ بکەین بەڕاستی دەبێت نەکەرە و بڕیارە گشت بڕیارە ناسایەکانی کە چ لە حکوومەت چ لە پەرلەمانی دەرچوێت چۆ جاری وایە گەندەڵی بە یاسا کراوە ئێمە دەبێت ئەوانەش هەموو هەڵوەشێنینەوە و کاری بۆ دەکەین ئەگەر ئەوە نەکەین کەواتە ئێمە هیچمان نەکرد. چۆن ئەماکرێت ینی ئێستاەوەی ئەمە بە شێوەیەکی زمنی بەڵێنە و بە دەنگدەرانی ئێدەن ئەگەر لەو 4 ساڵە نەتانتوانی بیکەن چی وەڵامی دەنگدەرەکانتان نەدەنەوە؟ ئێمە زۆر متمانەمان بەخۆمان هەیە ئەگەر بگەینە پەرلەمان نەک لەو 4 ساڵە 4 ساڵ ماوەکەی زۆرە بەڵکو دەبێت لە ساڵی یەکەم لە ساڵی یەکەمیش دەبێت لە مانجی یەکەم و کارە بکرێت ئەیکەن ئەتوانن بەڵێ دەتوانین بیکەین چۆن ئەیکەن ئەگەر نەیکەین یعنی حکوومەت و پەرلەمان وجودی نامێنێ بوونی نامێنێ ئەگەر بێت و حزبەکانی تریش لیستەکانی کە دەردەچن ئەدا پەرلەمانەکانیش هاوکارمان نەبن بۆ ئەوە کەوا پێویستان بە فراکسیۆنەکانی دیکە هەیە بەڵێ پێویستمان بەوە هەیە ئێمە وەکو تیمێک دەبێت کار بکەین ئێمە بەرنامەی ئێمەیە بەڵام پێویستمان بە کۆدەنجی هەیە ئەگەر ئەوان بەشداری نەکەن کەواتە ئەوەی سۆزی فەرمانبەران و سۆزی هاوڵاتیان هەموو لە دەست دەدەن. مامۆستا زانا یەکێک لەو شتانەی ئەمە لە جێگەیەکی گشتی دانیشتوین چایەکە خۆینەوە یەکێک لەو شتانەی کە قسەی لەسەرەکرێت بۆ نمونە لە وڵاتانی دراوسەی خۆمان دوورتر نەڕۆین بچیتە دەرمانخانەیەکەوە بە ئاسانی پاراستۆلێک شت پێ نادرێت بە ئاسانی بەبێ ڕەچەتەوە وەسفا بەڵام لە هەر دەرمانخانەیەکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نەکەر هەمویان بەبێ ڕەچەتە حەزەکەی نیوەی دەرمانخانەکە دەدات ئەمە لە چۆن چارەسەرەکرێت لەناو پاسەکە باسم کرد ئەمە بازاڕەکی شێواومان هەیە لە بواری تەندروستیدا لە بەتایبەت لە بواری دەرمان و پێداویستە پزیشکیەکان ئەمە دوو جۆر دەرمانمان هەیە لە ڕووی بەکاربەر زۆرێکیان بابەتە ئۆتیسیەکانی پێدەڵێن کە بەپێی ئەو لیستەی لە ڕێکخراوی تەندروستی جیهانیدا ڕێگە پێدراوە دەتوانین لە مارکێتەکان بەکاربێت لە مارکێتەکان زۆری دووەمیان بابەتە چارەسەریەکانن ئەوانە دەکرێت بەپێی راپۆرتی پزیشکی و پێی نووسراوی پزیشک سرف بکرێت ئەو بازاڕە شێواوە پێویستی بە چاودێرێکی کارا هەیە لەلایەن حکوومەت و دەسەڵاتی پەرلەمانیەوە ئەگەر لیژنەی تەندروستی پەرلەمان لیژنەیەکی تەندروستی کارا بێت دەبێت بەبێگومان دەبێت چاودێرێکی کارا بێت هەم لەسەر موسساتی تەندروستی لە وڵاتی ئێمە بۆ ئەوەی ئەوان چاودێرێکی کارا بن لەسەر دەرمانخانە و شوێنەکانی چارەسەرکردنی خەڵک هەم لەسەر کاری سندیکایش
چونکە ئێمە سیستەمی ئێمە لە هەرێمی کوردستاندا سندیکاکان مۆڵەت بە دەرمانخانە و بە نۆڕنگەکانی پزیشکەکان دەدەن ئەگەر ئەو بەشەی کە ئەڵێ لە مارکێتەکان بەڵێ هەیە بەڵمونە ئەوەی وەکو هەبێکی سەریەشەیە شتێکی لەو جۆرەیە ئەکرێ لە مارکێتەکانی وەڵام ئەس ناکە ئێمە پاشەگەردانێکە زیاترەکە چونکە بۆ نمونە ئێستا من چەندی مارکێتم بینیوە شیرینیە فرۆشێ شەربەتە فرۆشێ کارتی مۆبایلی هەیە و پاراستۆلیشی هەیە فلوئاوتیشی هەیە لە شوێنێکیش دایناوە کە گەرمی بەرەکەوێت ئەنی ئەس ناکەی ئەمە کێشەکە گەورەتر بکات یان پێویستە چۆن چارەسەر بکەێت خۆی زیادە ڕۆیی لە بەکارهێنان هەیە زیادە ڕۆیی هەیە خۆی لیستەکە دیاریکراوە بەڵام زیادە ڕۆیی هەیە وەکو ئەوەیە تۆ لەسەر مولکێکی شارەوانی خانوویەک بینا بکەیت ئەگەر لیژنەی تەجاوزات نەبی مولکەکانی شارەوانی داگیر دەکرێت لەو سێکتەرەیشدا بە هەمان شێوەیە ئەگەر چاودێرەی کاران نەبیت لەسەر دەرمانخانەکان بێگومان زیادە ڕۆیی دەکرێت بۆ ئەوەی ئێمە لەو گرفتانە دەربازمان ببێت پێویستیمان بەوەی هەیە لیژنەیەکی پسپۆڕی تەندروستی لە پەرلەمانی کوردستان لێژنەیەکی کارا بێت و چاودێرێکی کاراش بێت لەسەر ئەدای حکوومەت و کاری سندیکاکان و لە هەمان کاتیشدا ئێمە تاکید لەوە دەکەینەوە پێویستمان بە دامەزراندنی کۆمپانیای نیشتیمانی بۆ هێنانی دەرمان لە هەرێمی کوردستان هەیە پەرلەمان گەربوون بە پەرلەمانتار ئەرکەکەتان بە دیاریکراوی چییە بێ لەم بوارەیە بۆ ئەوی من لێت وەرگرم وەکو کورد دەڵێت ماڵ بێ لەسەرت با ماڵ بێت لەسەر ئێمەی پارتیەکان بڵێ کە کارنامەی ئێمە کارنامەیەکی تۆکمەیە لە بواری سێکتەری تەندروستیدا و جیاوازتر لە کاک دکتۆر کەمال من قسە دەکەم ئێمە بەڵێن بە خەڵک نادەین کە لە ئێستادا بڕی پاشەکەوتی موچە نەمێنێت یەکەم و لەمانی یەکەمە ئەیکەین ئەوەی کاک دکتۆر باسی کرد بەڵێن بوو ئێمە تاکە بەڵێن کە بە خەڵکی کوردستانی دەدەین ئەوەیە کە ئێمە وەکو پەرلەمانتاران لەو خەڵکە خۆشەویستەی خۆمان دانەبڕین وڵام من لێرە مداخلەیەکم هەیە ئەگەر بە ڕۆحێکی ڕاضی وەری بەگری مەسەلێکی کوردی هەیە دەڵێ بۆیە پێت دەڵێم خاڵۆ بۆی چۆڵەکەم بۆ بگری بڕاستی ئەو خەڵکە کە دەنگ دەداتێ ئێمە لەبەر چاوی ڕەشی ئێمە دەنگ نادا لەبەرەوە دەنگمان دەداتێت کە ئێمە خزمەتیان بکەین ببینە خزمەتکاریان کەواتە وەسیقەیەکی شەرەف و بەڵێندان دەبێت لە نێوانی ئێمە هەبێ وەروە لە نێوانی دەنگدەرانە بێ بەڕاستی کەواتە دەبێت بەڵێنیان بۆ بدەین کەوا بە جددی ئێمە ئیشیان بۆ بکەین چونکە ئەوڕۆ خەڵک بەڕاستی بە دوای ئەوە ناکەوێ دەنگت پێ بدات تۆ دوێنێ چیت بۆ کردووە دەستکەوت بۆ نەوەیەک بووە بەڵام نەوەی تر لەدایک نەوەی تر هەیە چاوی لەوەیەکەوە تۆ ئیشی بۆ بکەیت بەڵام دەبێت ئێمە ڕازگۆبین لەگەر خەڵک دەبێت ئەمە ڕازگۆبین لەگەر خەڵک هەمومان بەڵێن بدەین بێ بەڵێن نابێت چونکە وەسیقەی شەرەفە لە نێوانی پەرلەمانتار ناخیب و منتەخە بەڕاستی ئێمە بەڵێن بە خەڵکی کوردستان دەدەین وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان کە هەمیشە چۆن لە ڕابردوودا حکومڕانیەتێکی سەرکەوتومان لە کوردستاندا ئەدا کردووە بەڵێن دەدەین بۆ هەمیشە لە خزمەتی ئەو خەڵکەدا بین و بەقەدەر گەورەی دەنگەکانیان لە خزمەتی دەنگەکانیان حکومڕانیەکە سەقەت بۆ شکست خواردی بووە بەڕاستی لە ڕابردوودا ئەگەر حکومڕانیەکی تەندروست بە ڕۆژمان بە ڕۆژە نەدەگەیشتەوە 2 ساڵ پەرلەمان پەچی بکەوێت ڕۆژمان بەوە نەدەگەیشتەوە خەڵک ناڕازی بە ڕۆژمان بەوە نەدەگەیشت کە خەڵک تووشی ئاباد بێت 425 گەنج خوان فرەدانە و بەحری ئیجا بەدەیان کەس خوانی اتحاد کرد کەواتە نەتیجەی باشترە بێت دکتۆر بۆیە ئێوەش بەو نیەتەوە لە مانگی یەکەمە بڵێ ئومێدمان هەیە تەنانەت ئەوانەی کەوا مەسئولیشن لەوەی کەوا ئەم خەڵکیان بەم ڕۆژەگەیان بەخۆیان دابستنەوە چکە هەموو لایەک زەرمەند بوون ئێمە ئەگەر وانەکەی ئێمە کاک دکتۆر بمبورە بەڵام ئێمە پێمان وایە کە حکومڕانێتی سەرکەوتومان ئەدا کردووە لە حکوومەت چونکە بەهێزترین خاڵی پارتی دیموکراتی کوردستان ئەوە بووە کە ئێمە لەبەر مەسئولیەتی قانونی و خودی دەنگدەرانی خۆمان ڕامان نەکرد لە کوردستان و سەرەڕای بوونی کۆمەڵێک قەیران لە هەرێمی کوردستاندا سەپاندنی شەڕی داعش سەپاندنی شەڕی حکوومەتی مەرکەز بەرامبەر بە کیان و سربەخۆیی هەرێمی کوردستان و سزادانی گەلی کوردستان بە بڕینی موچە بودجەی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتدا ئێمە حکومڕانێتی سەرکەوتومان ئەنجام گەیان و ئەو ئەمن و ئاسایشەی کە ئێستا بەرقەرارە من و تۆ بەیەکەوە لە چایخانەی سەرشەقامی 6 مەتری شاری هەولێر دانیشتوین ئەو ئەمن و ئاسایشەی هەیە لێرەدا ئەوە بەرهەمی حکومڕانێتی پارتی دیموکراتی کوردستانە کە هەمومان وەکو پارتیەکان و خەڵکی کوردستان کە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان بووە ئێمە شانازیان پێ دەکەین و لە هەمان کاتیشدا سوپاسی یەکە بە یەکەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین کە لە ڕابردوودا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هاوکار بوون لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان خۆڕاگرانە مامەڵەیان کرد و تەحملی هەموو قەیرانە داراییەکانیان هاوکار نەبوون ئەوان مستەر بوون ناچار بوون
بەڕاستی زوڵمێکی زۆریان لێکرا نا بەڵام لە ئاستی مەسئولیتدا بوون فەرمانبەرانی ئێمە مامۆستایانی ئێمە لە ئاستی مەسئولیتدا بوون کە بەڕاستی کاک دکتۆر مامۆستایانی ئێمە لە ئاستی مەسئولیتدا بوون نیان هێژ منداڵەکانی من و تۆ بێبەش بن لە خوێندن ئەوان تەسحیاندا کەواتە ئێوان هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بوون ناچار نەبوون دەنجی ناڕازیش هەبوو خۆپیشاندان بەڵام ئەوانەی دەنجی ناڕازی بوون منداڵەکانی خۆیان لە قوتابخانە ئەهلیەکان بوو خۆشیان دەچوونە سەرشەقام بوو بە مامۆستایانی ئێمەیان دەگوت مەچوونە قوتابخانەکان بۆی منداڵی من و تو کە لە قوتابخانەیەکی حکومیدان بێبەش بن لە خوێندن باماتی ئەو وادار وەڵام نەگرونکردنەوە یەکسەر وەڵام پرسیاری من لە دکتۆرە لە سۆشیال میدیا زۆر باسی کردیان لە موچەی خۆم بێبەش دەبم لە کامل امتیازەکانی پەرلەمانتاری بێبەش دەبم ئایا ئەوە چۆن خەلەت بەچ شێوازێک ئەوە چ بەڵێنەکە پرسیارەکەت پرسیارم کاکزان خوا جواب بدەوە تۆ کادرێکی پارتی دیار بەرچاو تاکەی کوڕی خۆتان بە قوربانی کچی خەڵکی دەدەکەن پارتی دیموکراتی کوردستان لە 2009 تا ئەو دەبکەمە لە پاداشنا دەستێکێکیان دوتۆ بەتان نەداوە ئەوە بەڵگەم لەلایە بەڵگەم لەلایە دوونە لە پەرلەمانی عێراق کە ئەندام پەرلەمانی یەکێتی دەڵێ بە شانازیەوە دەنگمەکانی پارتی نەداوە بۆەوەی ئەکاونتەکە پێم وا بێ فەرمی نەبوو مافی کەس نەخوری نووسراوە تاکە ئێوە بڕێژەش زۆر کورسی دێنن لە پەرلەمان دواتر بەشی خۆتان دەدەنە خەڵکی کەو گەیشت دکتۆر ئەڵێ تۆ لە سۆشیال میدیا و لە زۆر شوێن وتوتە ئەوە ئەڵێ دەستبەرداری موچە بم دەستبەردار امتیازاتەکانیشم ئەبم چۆن ئەمە ئەەکەی بەچی ئەژین ئەگەر کەسێک پێویستی بەوە بوو 100,000 بدەیتێ چۆن نەیدەیتێ کە ڕوود لێ ئەنێ پەرلەمانتاری من دەمێکەوەم گوتووە نەکەر ئێستا لەوانەیە زیاتر لە 15 ساڵیش پێش ئێستا وتومە ئەو ئیمتیاز و ئەو موچەیە کە دەدرێتە پەرلەمانتارێک بدرێتە کە ناسێک مستحقترە کە لە زبل و خاشاکەکە شارەکەمان بەردەرگای ماڵمان خاوێن دەکاتەوە جا من کە چوومە ئەوێ ئەگەر ڕازگۆ نەبم لەگەر خۆم و بمەوێ من دەتوانم ئەوە پێی دەڵێن ئیلتیزام من طرف واحد من ئامادەی بۆ بەڵێن نامەیەکت هەبێ بڵاوی بکەیتەوە کە تو ئەوانت ناوێت من قسەکەم لێرە بەڵێنە بەڵێ یەک فلز وەرناگرم دەگەڕێنە سەر ئەوە کەسێک جارێک لە فێزبوو بنووسم دەڵێ پرسیارەکە لە پارەکەەوە خەزێنەی گشتی یان ئەیدەی بە نەخۆشخانەی نەخێر وەرناگرم من لەگەڵ ئەوە نیم وەرگری نەخێر چۆکە وەرگر وەکو هەندێک لە حەزبەکان وا دەکەن دەڵێ وڵات دەیدەین بە دەستگای خێرخوازی درۆژ دەکەن دیار نییە دەبێت خەڵک بزانێت لە ئەساسەوە من لەگەر ئەوە نیم کەوا ناتوانانی نەخۆشخانەیەک بکەی بە وەکیلی خۆت لە بری تۆ بچێ وەریگرێ وەکالەت نەماوە گەندەڵی هەموو کایەکانی گرتوتەوە بەڵام چۆن من بەچی دەژێم ئێمە لە قانون قاعیدەمان هەیە ئیستثنامان هەیە قاعیدەکە بەڕاستی ئەوەیەکەوە پەرلەمانتار لەو شوێنەی هاتووە لەوێ موچەی خۆی وەربگرێ لەوێ لە پەرلەمانتاری بەز مجرد خزمەتێک دەکا مکافئەیەکی بچووک وەکە دەگەڕێتەوە کارەکەی خۆی ئێمە کاک هۆگرجان ئێمە چیتر وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو ئەو مستەڵەحەی جەنابەت باسی کرد کوڕی خۆمان قوربانی کچی خەڵک ناکەین دەستکەوتەکانی پارتی خۆمان قوربانی کوڕی خەڵک ناکەین با بە پێچەوانەکەشەوە دەی کچی خۆشمان قوربانی کرد کوڕی خەڵک ناکەین دەستکەوتەکانی پارتی کە بە دەنجی ئەو خەڵکە دێت بەدەست دێت هەر دەنگێک کە خەڵکی ئێمە شەونخۆنی دەکات بانگەشە دەکەین بۆ خۆمان دەنگ بەدەست بهێنین دەنگەکانی خۆمان بە هیچ لایەنە سیاسی دیاریکراو نادەین لە هەرێمی کوردستان لەمە دوا پارتی بەشی خۆی لە حکومڕانێتی وڵاتدا وەردەگرێت و لە هەمان کاتیشدا لە ڕابردوودا ئەگەر مساومەمان لەسەر بەشێکی خۆمان کردی لە پێناوی بەرژەوەندی گشتەکانی خەڵکی کوردستان بووە کە هەمیشە پارتی مبادر بووە حکوومەتی بنکە فراوان کە پێکات لە کوردستان ئێمە بووین مبادر بوون بۆ ئەوەی هەموو لایەنەکان کۆ بکەینەوە بیاهێنن ناو حکوومەت فەرمیان لێ بکەین بڵێن فەرمونون ئەو کارنامە بریقەدارەی کە یەکێکتان دەتانگوت موچە وەرناگرین یەکێکتان دەتانگوت موچەی کابانی ماڵ دەبڕینەوە یەکێک دەیگوت من لە پرۆژەی خزمەت گوزاری و بواری زووتیاریدا گەشە سندر بەخۆ دەبینم کە پێیان نەکرا ئیدعیان دەکرد پێیان نەکاتە نام مریشکەکەش بە خۆماڵی بکەن لە حکوومەت بۆیە ئێمە لە داهاتوودا چیتر دەستکەوتەکانی پارتی نادەینە هیچ لایەنێکی دیاریکرا و لایەنێمی کوردستان باشە ئەم بڕگەیە تایبەتەکەین بەوەی بانگەشە بۆ خۆت بکە ناوی خۆت بڵێ ناوی لیستەکەت بڵێ ژماری لیستەکەت بڵێ ژماری خۆشت بڵێ و بە دەنگدەر بڵێ زۆر بە کورتی بۆ دەنگت پێ بدەن من پرۆفیسۆر دکتۆر کەمال سعدی مستەفا پسپۆری یاسای دەستوری لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی یاسا ژمارە 3 لە لیستی سەردەم ژمارە 127 داوا لە دەنگدەرانی بەڕێز دەکەم لە هاوڵاتیانی بەڕێزی بە شەرەفی کوردستان دەکەم
دەنگم پێ بدێن متمانم پێ بکەن کەوا کاریان بۆ دەکەم دەبمە خزمەتکاریان خزمەتیان دەکەم خەونی گەورەم هەیە ئامانجی گەورەم هەیە دەمەوێ لە ڕێگای منبەری پەرلەمانەوە ئیشیان بۆ بکەم دەنجیان بگەینمەوێ و کاریان بۆ بکەم بەڵێن بێتن کەوا ڕازگۆ بم لەگەر ئەو بەڵێنەی کە دەیدەم. سپاس دکتۆر کاکزانان ناوی تەواوی خۆت ژمارەی لیستەکەت ژمارەی خۆشت. من زانا مەلا خالید کاندیدی ژمارە 42 لە لیستی 1970 پارتی دیموکراتی کوردستان بە شانازیەوە گەورەترین بڕوانامەی من ئەوەیە کە کادری پارتی دیموکراتی کوردستانم چونکە لە حیزبێکی سیاسی خاوەن خەبات خاوەن شەهید خاوەن قوربانیدانین کە دەتوانین لە ڕابردوودا مێژوو پێمان دەڵێ پارتی هەمیشە حزبێک بووە خاوەن خەبات بووە دوور بۆ لە خیانەت مێژوەکەی پارتی مێژوێکی پڕسەروەریە و بەڵێنی من بۆ خەڵکی کوردستان ئەوەیە لە ڕابردوودا چۆن وەکو کادیرێکی پارتی لە خزمەتی خەڵکی هەژار دۆز بوویمە لە خزمەتی سین و توێژەکانی کوردستان بوویمە لە داهاتووشدا بە هەمان شێوە بەڵێن دەدەم بەشێکی دانەبراو بم لێیان و بەڵێن دەدەم لە پەرلەمانی کوردستاندا نوێنەری ڕاستەقینەی ماف و داخوازیەکانیان. بەڵێ ئەزیزانم دووبارە سلااوان لێبێ دوایەوەی چایەکمان خواردەوە لە بەرەوەی گفتووەکەی ئەوێمان درێژەی خایان بۆیە کاتی بەرنمەکەمان کۆتایی هات پاسەکەش وردە وردە لە وێستگەی وەستان و دابەزینی سەرنشینەکانی نزیک ئەبێتەوە ئێمە زۆر زۆر سپاسی هەردوو کاندی دەکەین بەڕێزان دکتۆر کەمال سعدی کاندیدی هاوپەیمانی سەردەم کە هاوپەیمانەتێکە لە نێوان حزبی سۆسیالیست و یەکێتی نەتەوەی و حزبی کرێکاران و ڕەنجدەران دروست کراوە زۆر زۆر سپاس واروە سپاس بۆ کاکزانە مەلا خالید ونکەی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان سپاسی تەواوی ئەو ئەزیزانە شەکەم کە ئەمڕۆ بە پرسیارەکانیان بەرنمەکانیان زۆر زۆر جوانتر کرد داوای لێبوردنەکەم ئەگەر دەرفەتی پرسیار نەما بێت لەوە زیاتر ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەین تا پاسی هەڵبژارنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوا دابن کاتێکی